لەبارەی گرژیەکانی گروپی ڤاگنەر و رووسیا لە کەوتەکانی لەسەر دۆخی رووسیا لە رووسیاوە سێرگی سترۆکان شرۆڤەکاری سیاسیمان لەگەڵدا گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە دۆخی رووسیا و گروپی ڤاگنەر. بەڕێز سەرگی سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. ئەنگەلێک بخێر هاتن. دیارە ڤلادیمیر پوتین دوو بژاردە دانانە پێشیا گروپی ڤاگنەر یانوارن کەرەمکەن ئیمزای دگەل وەزارەتە بەرگریە بکەن و بکەونە سەر وەزارەتە بەرگریە یا دوامژی هەرنە بێلاڕووس. بڕایەتە کی جوان ممکنە ڤاگنەر دێکیشە هەلبژێریتن یانژی بژاردە یا سێم هەیە؟ سەرەتا ڕێگەم بدەم بڵێم کە ئەمڕۆ دووەم گوتاری سەرۆک پوتینمان گوێ لێبوو تەنیا لە ماوەی 2 ڕۆژدا. ئەمە شتێکی زۆر دەگمەنەوە دەتوانم بڵێم کە ئەمە ڕووداوێکی دیکەیە کاتێک لە دنیا لە 2 ڕۆژدا 2 وتاری سەرۆکمان دەبێت. ئەمە وا دەکات کە گرنگی دۆخەکە پیشان دەدات کاتێک کە رووسیا لە سەرەتایی دامەزراندنیەوە و هەروەها ئەمە یەکێکە لە تاقیکردنەوە سەختەکان لە بەهۆی ئەو هەڵگەڕانەوە لەلایەن گروپی ڤاگنەر. بەڵێ بێگومان تۆ تەواو ڕاست دەکەی سەرۆک پوتین داوای کرد کە داوای لە خەڵکی رووسیا کرد بەڵام بە تایبەتی جەختی لەسەر چەکدارەکانی ڤاگنەر کردەوە. سەرۆک پوتین ئاماژیی ڕوون و ئاشکرای بۆ نارد بەڵام ئەوان هێشتا دەتوانن بژاردەیەکیان هەبێ و ئەمە زۆر گرنگە. هەر گروپێکی ڤاگنەر دەتوانێت بڕیاری خۆی بدات ئایا دەوێت بچێتە بێلاڕووس. ئەمە بژاردەیەکی باشە و ئەم دراوسەی ئێمەیە لەگەڵ رووسیادا دۆستە بۆ ئەوەی لەوێ بمێننەوە یاخود بژاردەکەی دیکە ئەوەیە کە ببنە بەشێک لە سوپای رووسیا. بەڵام ئەوەی کە گرنگە لەم دۆخەی ئێستادا سەرۆک پوتین داوای لە ڤاگنەر کرد یاخود وتارێکی پێشکەشی چەکدارەکانی ڤاگنەر کرد و وەکو کەسانێک نا وەکو ئەوەی کە ڕاهێنراوی سەربازی بن بەڵام وەکو هاوڵاتی رووسی. ئەمە زۆر گرنگە. هەموو سەربازێک تەنها سەرباز نییە، ئەو نیشتیمان پەروەرێکە. بۆیە ئەو وتی کە ئەمە جەخت کردەوە کە ئەمە تەنیا بۆ سەربازەکان نییە بەڵکو ئەمە ئەو ساتەیە کە ئەوان پێویستە نیشتیمان پەروەریان نیشان بدەن و بڕیار بدەن و بڕیار یەکلاکەرەوە بدەن. بەڕێز سرۆکان چی وای کرد کەسێکی وەک کەسی یەکەمی ڤاگنەر کە یەکێک بۆ لە بڕوا پێکراوترین کەسەکان و نزیکترین کەسەکان لە پوتینەوە دۆخیان بە ئێستا بگات کە ئاوا ئاڵۆزی بکێتە نێوانیان واندێکی چاودێری سیاسی دیکەش دەڵێن ڕەنگە ئەمە تاکتیکێک و سیناریۆیەکی سەربازی بێت و هیچ کێشێک لە نێوانم دوانەدا نەبێت. بێگومان من خاڵێکی ڕوونم نییە بە ئەوی پێت بڵێم کە بزەبت چی ڕووی داوە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەک سیاسەتوانێک دەتوانم دۆخەکەت بۆ ڕوون بکەمەوە بۆ ماوەیەک ڕوونی بکەمەوە پێت بڵێم کە هەموو ئەم نیشاندانەوە کە پریگۆژین نیشانی دا وەکو سەرۆکی ڤاگنەر بە شێوەیەک لە شێوەکان ئۆپەراسیۆنێکی ڕێکخراوەیی بوو. پێم وانە ئەمە شتێک بێت کە دوور بێت لە خۆ بەڕێوەبردننی و خۆنیشاندان بەڵام ئەمە دەکرێت ڕوونکردنەوەی زیاتر لە خۆ بگرێت کە دەکرێت ئەمە خاڵێکی کە یێرگین پریگۆژین کەسێکی دۆستێکی کۆنی سەرۆک پوتین بووە بۆ دەتوانین لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی دەرونیەوە بزانین کە کێشەی دیکە هەبووە ئەوەی لە دەستدا ئەو دۆخە ڕاستەقینەی لە دەستدا کە هەیە هەروە ئەم جۆرە هەڵوێستە شێتانەیە ئەنجامدا کە وای کرد بە جۆرێک لە جۆرەکان هۆکاری سوپرایز بێ بۆ هەمومان. بەڵام هێشتا لە بیرمان کە چۆن کوڕانی ڤاگنەر ئۆپەراسیۆنەکانیان ئەنجام دەدا و شارەکانیان لە ئۆکرانیادا داگیر کرد و ڕزگاریان کرد و لەگەڵ ئۆکرانیەکان جەنگان لە باخموت
توانیان ئەوان وەک قارەمان سیر دەکران و ناکرێ ئەمە بسڕێتەوە لە مێژوودا با هیوا بخوازین ئەگەر ڕێگەم بدەن تا بکەم با هیوا بخوازین کە دوای ئەوەی چوونە بێلاڕۆس پریگۆژین هەوڵ دەدات کە دووبارە خۆی بنیاد بنێتەوە و ژیانێکی نوێ دەست پێ بکات و نیشان بدات کە ئەو دەتوانێت و هەروەها دڵسۆزی رووسایە. هێژە ئسترۆگان دیار بوو و دوژمنێ نافخۆ gelek bihêstir e ji dijminê dereke. Zêdetir ji qurnekiye welatên Rojava hewla biçûkkirin û lawazkirina Rûsyê den. Lê Rûsya li ser dema Putin he li ser pêya bû, serbarî dunyayeke sizayan, serbarî şerê wê digel Ukrayna, dîsa Rûsya bihêsma. Nebûye heftiyeke dunyayeke welatên Rojava û Efrîqa li Rûsyayê bûn lê ser hemahengiyên aborî bi milyarha dolaran îmza û rêkeftin kirine. Eva ku van du rojên dawiyê çêbû li Rûsyê diyar dibe ku şîqaqeke siyasî û serbazî di nava Rûsyê de heye hêjî rûyê wê rastî aşkera nebûye dibe ku felaketên mezintir bihêne pêş. من پێم وانییە کە دەتوانین باسی جۆرێک لە جۆرەکان لەلایەنەکانی رووسیا بکەین لە هەموو بەڵام لەگەڵ ئەوەشدا من بڕوام وایە ئەمە تاقیکردنەوەیەکی سەخت بوو بۆ هەمومان بە سەرکەوتویش توانیمان تێ بپەڕێنین و شکستی پێبێنی نیشانماندا کە هیچ ترس و هیچ هەروەها پاڵپشتیوانیەکی تەواو هەیە هیچ پشتیوانیەکیش لە هەڵگەڕانەوە و لە ڕوبەڕبوونەوە بەرامبەر رووسیادا ناکرێت دوای ئەوەی پریگۆژین وتارەکەی خۆی پێشکەش کرد لە دژی حکوومەت هیچ جۆرێک لە جۆرەکان پشتیوانیەکی وای نەکرا لەلایەن خەڵکەوە چونکە لەم وڵاتەدا زیاتر لە سەدا هەشتای کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە متمانەیان بە سەرۆک پوتین بەخشیوە یێڤگێنی پریگۆژینیش لەگەڵ تەواوی ڕێزمدا بۆ هەموو ئەو دەستگاوتانی کە هەیە بۆ ئەو کەسێکی سیاسی نییە ڕاستە کەسێکی ناسراوە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئەم ناسراویەی نییە کە دەکرێت لەگەڵ سەرۆک پوتین بەراوردی بکرێتن بۆیە ئەمە واتە ئێمە ئەوە دەبینین کە ویستی خۆی دەربخات و زیاتر خۆی بستن ئەگەر سەیری کەناڵەکانی ڕۆژ ئاوا بکەیتەوە ببینیت ئەوەی کە چی نیشان دەدەن دەبینیت کە زۆرێک لەوان دەڵێن کە رووسیا دەچێتە شەڕی ناوخۆ بەڵام شەڕی ناوخۆ لەکوێیە ئەم هەڵگەڕانەوەیە بەبێ تەقاندنی یەک گولەش کۆتای هات تەنانەت یەک کەسیش نەکوژرا یاخود بریندار نەبوو تەنیا بیر لەوە بکەنەوە بۆیە ئەمە بیرکردنەوەی ئەوانە باشە مەژا خفتنین یەکبینیشی فام کرد هێژایە ئەسترۆکان کو ئەو ژی ئامادەنینە بکەویتە سەر وەزارەتە بەرگیانجی بیبتە بەشێک ژێ سوپایە رووسیا دیارە هێژی ناکۆکی هەنە و دێ بەردەوام بن دەکەنگی و چاوە حەل ببن ئەڤژینە دیارە گەلک سپاس هێژای سێرگی ئسترۆکان شروع بەکاری سیاسی ژێ مۆسکۆی تا هەر هەبی سپاس بۆ